کۆمەڵی دادگەری هەڵمەتی جۆربەجۆر بۆ سەرخستنی کاندیدەکانی دەستپێ کردووە لە سەرەتای ئەم هەفتەیەش لە شاری هەولێر ئاهەنگێکی بەرفراوان بۆ سەرخستنی کاندیدانی بەڕێوەبرد دواتریش لە ڕێگەی چەند تیمێکی جیاجیا دەستکرا بە ناساندنی کاندیدان تیمەکان پێکات بوون لە تیمی دەرگا بە دەرگا و تیمی هەڵواسینی پۆستەر و فلێکسەکان ئەندامی تیمی بانگەشەی کاندیدانی پارێزگای هەولێریش دەڵێت جەخت دەکەینەوە لەسەر بازنەی 3 و 4 تاکو شانازی و هەڵوێستی کاندیدەکانمان بیری هاوڵاتیان بخەینەوە. لە سەرەتای ئەم هەفتەیە لە سنووری هەولێر هەردوو بازنەی 3 و 4 ڕۆژهەڵات و ڕۆژئاوای هەولێر دەستمان کرد بە بانگەشەی بۆ کاندیدەکان لەم سنوورە. ئێمە سەرەتا دەستمان بە هەڵواسینی فلێکسەکان کردووە لە بازنەی 4 پارێزگای هەولێر لە سنووری ڕۆژئاوای هەولێر. پێمان وایە ئەو کاندیدەی کە ئێمە پۆستەر و فلێکسەکانی هەڵدەواسین بەڕێز کاک عەبدولستار مەجید موسڵمانێکی هاوسەنگ و شەرعڕەوە وە کەسێکی کۆمەڵایەتی و کاریگەرە وە کەسێکی مەحبوب و خۆشەویستە لە ناو خەڵک و ئەزموونی حکومڕانی ساڵانی ڕابردوو هەیە لە وەزارەتی کشتوکاڵ 3 ساڵ ئەزموونی هەیە لە پەرلەمانی کوردستان و پێشمەرگەی شاخ بووە کەسێکی چاونەترس بووە و کەسێکی هەژاردۆست و خەمخۆریشە بەڕاستی. ئەندامێکی دیکەی تیمی بانگەشە دەڵێت بە ئاوردانەوە لە مێژووی کاندیدەکانمان بە شانازیەوە بانگەشە دەکەین. لە سەرەتای هەفتەی دەستمان پێ کردی ئینشاءڵڵا بەردەوامیشە بینە هەتا پێویستی پێ بکە لە مەیدان بەبێ ڕاوەستان بەبێ مادیبوون بەبێ وەڕز بوون بە شەو و بە ڕۆژ کۆمەڵی دادگەری هەر ئیشەکی بەمەی بی ئەیکەین بە جان و بەدر هەوڵەکانی خۆمان چڕ دەکەینەوە بە تایبەت ئەو بازانە ئێمە بەشداری تێدا بە تایبەت بازنەی 3 و 4 لە ناوەڕاستی هەولێری یعنی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای بە تایبەت ئەو شەقامە سەرچیانەی برێم شەقامی شۆڕ شەقراوە کۆی کەس نەزان سەتی چلی 120 ئەوەی سنووری مەبیتن ئینشاءڵڵا سووری ناکەین پشتیوان بەخوای پەروەردگار. ئەو هەموو خەرکە درسۆز و پاک و دەست پاکەی هەیە ئەو خەرکە ڕازگۆیە هەیە کاکە هەر کەسێک لە خوای بترسە وەلا لە ترسا خوای خیانەت لە کەس ناکە وەلا دزی ناکە گەندەری ناکە. کاندیدانی کۆمەڵ خاوەن مێژوویەکی پڕ لە شانازی و خزمەتکردنن لە هەر پۆستێکدا بوو بن سەلماندویانە نەفشار و گوشاردەیان خەڵەتێنێ و نەترس و تۆقاندنیش بەڵکو تا فشارەکانی سەریان زیاتر بێت ئەمانیش زۆرتر و سوورتر پێ لەسەر مەبدە و بڕوا و باوەڕەکانیان دادەگرن و دەست لە خزمەتکردنی هاوڵاتیانیان هەڵناگرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.